ئەدای خولی چوارەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دیدی بەشێک لە پەرلەمانتاران لاوازە لە دەرکردنی یاساکاندا سستە بە جۆرێک نزیکەی ساڵێکە سەرقاڵی هەمواری یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانن کەچی نەیانتوانیوە تێپەڕێنن. ئەمە بە بۆچوونی بەشێک لە پەرلەمانتاران هۆکاری ناکۆکی قوڵی نێوان کوتلەکانە. يعني الدور البرلماني في مجلس سواء على المستوى التشريعي أو على المستوى الرقابي ليس بالمستوى المطلوب قياسا للدورات الماضية. ڕۆڵیان خولی ئەنجومەنی نوێنەران لە ڕووی یاسادانان و چاودێریکردن وەک پێویست نییە. بەراورد بە خولەکانی پێشوو هۆکارەکەشی بۆ پەرتەوازەبوونی لایەنەکان دەگەڕێنمەوە کە پێشتر لەگەڵ سێ لایەن ڕێککەوتن دەکرا. بەڵام ئێستا پەرتەوازە بوو ململانەکان زۆرترە و ناکۆکیەکانیش زۆرە. على الجانب الرقابي لكن اليوم هنا نلاحظ بأن هناك عملية تفريغ نتيجة قانون الانتخابات للقوى السياسية الممثلة في مجلس النواب. پەرلەمانتارێکیش نایشارێتەوە بەشێک لە فراکسیۆنەکان فشار دەخەنە سەر دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی هەنگاوەکان وەکو پێویست بەڕێوە نەچێت. تأثيرات موجودة تأثيرات بعدم إدراج القوانين المهمة. کاریگەری و فشار هەیە لەسەر دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی زۆرێک لە یاسا گرنگەکان کە ماون نەخرێنە نێو خشتەی کاری دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەران کە دەبوو بۆ دانیشتنی ئەمڕۆ هەمواری یاسای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی تێدا بووە بۆ ئەوەی دەنجی لەسەر بدرێت بەڵام نەخراوەتە خشتەی کارەوە. المفروض يدرج في هذه الجلسة ويناقش. لە پێناو دەنگدان لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران و تاواکردنی کابینەکەی عادل عەبدولمەهدی و پڕکردنەوەی پۆستەکان کە بە وەکالەت بەڕێوە دەبرێت مانگێک لە وەرزی یاسادانانی ئەنجومەنی نوێنەران زیاد کرا. بەڵام بەوەی ململانێ سیاسیەکان تا ئێستا لایەنەکان نەگەیشتونەتە ڕێککەوتن بۆی دەنگ لەسەر ئەو یاسا نەبدرێت. بێستون سەلام. کورسات نیوز، بەغداد.